بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین باس لە ناوەڕۆکی کتێبێکەکەین کە زۆر گرینگە ئەمڕۆ هەموو دایک و باوکێک لەم کتێبەی پێبێت و بزانێت چۆن مامەڵە لەگەڵ منداڵەکەیەک هەڵم کتێبە ناونیشانێکی هەڵگرتۆ بە ناوی گرفت شەڵەژانی فێربوون لای منداڵ. جا گرفتەکانی شەڵەژان و فێربوون لای منداڵ چین چۆن لە بابەتی فێربوون تێبگەین ئێمە ئەو پرۆسیسانی کە منداڵ فێری ژیان دەکەین منداڵ فێری هەستانەوە و گڕووگاڵ و سوزانم گفتوگۆکردن و ئاکارەکانی دەکەین چین لە نێو ئەم پێڕستەیە دیارە بێگومان یعنی کتێبەکە تەناوە بەسەی نەکرد تەنها بە کتێبە بەڵکو پێوانە و هەڵسەنگاندن و دەستنیشانکردنیش چاپێکی تریشی لەگەڵە چاپی دووەمە واتە ئەگەر تۆ ئەم کتێبە خوێندەوە ویست مامەڵ لەگەڵ مناڵەکە تا بکەی پێویست بە بەشی دووەمیشە وایە کاک ڕەحمان غەڵەت نیم وایە کاک ڕەحمان عەلی بەڕێزیان کە هەم پسپۆڕ و شارەزان لە ئۆتیزم و گرفتە ژیریەکان نووسەری ئەم دوو کتێبەیە جا باسی ئەم بابەتانی لەگەڵاکەین کاک ڕەحمان زۆر بەخێربەی دەمێت بەی جارێکی تر کاک ڕەحمان شەڵەژان و فێربوون لای منداڵ بۆ ئەم ناونیشانە زۆر سپاس بۆ ئێوە ئێمە بواری پەروەردەی تایبەتمان هەیە ئەو مناڵانی کە گرفتیان هەیە بە بەراورد بە مناڵانی ئاسایی طبعاً بوارەکە بەراورد بە زۆربەی بوارەکانی کە بۆ نمونە بە کۆمەڵناسی بە دەروونناسی بە پزیشکی لە کوردستانە تا ڕادەیەک ڕەنگە تازە بێت و وەکو مێژوەکەی خۆی لە کۆنە ئێمە مناڵی خاوەن پێداویستی تایبەت و کەسانی خاوەن پێداویستی تایبەتمان هەیە هەر لە مێژە بوونی هەیە لە هەموو کۆمەلگاکان بەڵام وەکو پرۆسەی پەروەردەی تایبەت لە کوردستانە تا ڕادەیەک تازەیە و هەر زانستێکیش کە لە هەر کۆمەلگایەکە تازە بوو زۆر پێویستە کە بە زمانی دایک سەرچاوە هەبێت بەداخەوە ئێمە لە بواری پەروەردەی تایبەت سەرچاوەکانمان زۆر کەمن یعنی ڕەنگە ڕێژەیەکی زۆر کەم هەبێت لە هەموو بوارەکانە بۆیە ئەمە یەکێکە لەو ئیشانەی کە ئێمە دوای یعنی لە ماوەی 15 ساڵی خزمەتمان لە بکەم مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و مناڵانی ئۆتیزم و گرفتە ژیرەکان کە کۆمەڵە کتێب مێ لەو بوارە کە سەرچاوەیەکی زانستیە بۆ خوێندکاران بۆ مامۆستایان بۆ پسپۆران بۆ ئەوانی کە لە بوارەکە ئیشەکەن طبعاً کتێبی پێوانە و هەڵسەنگاندن وەکو ئاماژەت پێە ئەوە چاپی دووهەمێتی ئەو کتێبە لە بواری پەروەردەی تایبەتە پێوانە و هەڵسەنگاندن دەستنیشانکردن بنەمای پەروەردەی تایبەتە ئێمە کاتێکڵێن پەروەردەی تایبەت واتە پەروەردەکردنی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ئەو مناڵانی کە بە بەراورد بە هاوتەمەنەکانی خۆیان کێشە و گرفتیان هەیە ئیتر کێشە و گرفتەکانی ژیری بێ جەستەیی بێ دەرونی بێ زمان و قسەکردن بێ هەر لایەنێک بە لەو لایەنان ئەم مناڵانە بە بەراورد بە هاوتەمەنەکانی خۆیان لە دوان بۆی ئەمانە کە شنە ژێر پرۆسەیەک کە پێوتێ پەروەرد چۆن مناڵی ئاسایی پەروەردەکەین ئەبێ مناڵانی خاوەن پێداویستی تایبەتیش پەروەردە بکرێت کاتێک ئەوان پەروەردە ئەکەین ئەمە پێوتێ سیستەمی پەروەردەی تایبەت بەڵام کەسانی خاوەن پێداویستی تایبەت و ئاماژەم پێ ئەو کەسانن کە بەراورد لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیان دواکەوتون دوای ئەوە لە مەسلەی تێکەڵکردنیان هەیە ئەم مناڵانە بە پێی پێوەرەکان هەندێکیان توانیان هەیە لە قوتابخانەی ئاسایی لەگەڵ مناڵی ئاسایە فێر بکرێن هەندێکشان نەخێت پێویستەکە لە ناو سنتەرێک بن بە تایبەتی مامەڵەیان لەگەڵا بکرێن ڕەنگە فێری پیشەیەک بکرێن بەڵام هەندێکیان هەتا لە ژیانە پێویستی بە چاودێری و ڕاهێنانی تایبەت هەیە لە پەروەردەی تایبەتە کایەکە ئێمە بمانێ ئیشکەین لەگەڵ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتە و خوێندکاران کە لە زانکۆ ئەی خوێن خۆشبەختانە کە ئێستێمە لە زۆربەی زانکۆکان بەشی پەروەردەی تایبەتمان هەیە پێوانە و هەڵسەنگاندن دەستنیشانکردن سێ پرۆسەی گرنگن بنەمای پەروەردەی تایبەتن ناکرێت خوێندکارێک بەشی پەروەردەی تایبەت تەواو کات و نتوانێت شارەزایی هەبێت بەرامبەر بە چۆن پێوانە ئەکا بۆ مناڵ چۆن هەڵسەنگاندن دەکات چۆن دەستنیشانکردن بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە لە کتێبەکەیشا باسمان کردووە دەستنیشانکردن ئیشی ئێمە نییە وەکو تاکە کەسێک وەکو ڕاهێنەرێک وەکو مامۆستایەک چونکە ئەمە پرۆسەیەکە ناونانی کەسێکە کە ئێمە ناوی بنین ئەم مناڵە ئۆتیزمە ئەم مناڵە دواکەوتووە ئەم مناڵە کێشەی قسەی هەیە ئەم مناڵە کێشەی فێربوونی هەیە هەر ناوێکی هەبێ ئەمە بێت لە ڕێی لیژنەی تایبەتەوە بەڵام ئەبێ هەموو کەسێک کە خوێندکارەکە لە بەشی پەروەردەی تایبەت کە مامۆستایە بێ شارەزایی دەربارەی پرۆسەکان هەبێ و بزانێت کاری لەسەرکە بەڵام کەس بە بڵێن دایک و باوکەکە هەست بە نامۆیەتی پەروەردەی مناڵەکانیان بکەن اینجا دەست بکەنە خوێندنەوەی کتێبە یان بۆ دایک و باوکێک گرنگە خۆی لە واقعە ئێستا سەرلیتێک شوونێک هەیە لە لێوان خێزانە من زۆر جار خێزانەکان کە دێن بەڵام یەکەم ڕێنمایەکەیەکە مڵە میشمە خوێندنەوە بەتایبەت لە قۆناغێکایە کە درک بەوەکەن مناڵەکە کێشەیەکی هەیە کە ئەڕوا ئەخوێنێتەوە لە ڕۆژێکە 10 جار ڕێی ئەگۆڕێت
جارێ مناڵەکەم ئۆتیزمە، جارەڵێ دواکەوتو، جارڵە کێشەی قسەیە، جارڵە کێشەی ڕەفتاری هەیە. چی کێشەیە بۆ مناڵ کە دایکەکەیان باوکەکە ترسیەوەی هەبێت کە ئەم مناڵە گرفتێکی هەیە لەم بابەتانە، چونکە مناڵەکە کەم قساکە دایک و باوکەکە ئەترسێ، زۆرە جوڵێ ئەترسێ، تێکەڵی مناڵی تر نابێ ئەترسێ. هەمانە هەمووی گرفتن، بەڵام بەپێی هەموو پێوەرەکان مناڵ لە 18 مانگیە ئەبێ قسە بکات، لە 15 مانگیە مناڵێکی ئاسایی ئەبێ وشەی هەبێت. تەنانەت هەندێک مناڵ هەیە زیرەکن ڕەنگە لە تەمەنی 11 و 12 مانگیە توانایی وشەی هەبێت، بەڵام بەپێی پێوەرەکان لە 15 مانگی ئەبێ وشەی هەبێت، ئەبێ قسە بکات، چەند وشەیەکی هەبێت. لە 18 مانگی ئەگەر هات و مناڵەکە هیچ وشەیەکی نەبوو، طبعاً ئێمە کەڵێن قسەکردن ئێتر لە مەبەستمان لە وشەیە، مەبەستمان لە پەیوەندیە، مەبەستمان لە وەڵامدانەوەی، مەبەستمان لە سەیرکردنی چاوە، مەبەستمان لە گرنگیدانی مناڵەکەی بە ژینگەی دەوروبەر، بە کەسەکانی دەوروبەر. ئەگەر ئەمانە هەبوو ئەبێ خەمی بخوات، بەڵام نابێت دایک و باوک نەخۆی دەستنیشان بکات، نە لەگەڵ دایک و باوکی کە قسە بکات کە مناڵەکەیان گرفتیان هەبوو دەستنیشان کراوە. بۆ لەبەر ئەو دایک و باوکە حاڵەتی مناڵەکەی خۆی ئەبینێت، یەکسەر بەراودێکە بە حاڵەتی مناڵەکەی خۆی پێڵێ مناڵەکەی تۆ ئۆتیزمە، پێڵێ مناڵەکەی تۆ ئەوە، یەکسەر دایک و باوکەکە تووشی شۆکە بن، هەنگاوی غەڵەت ئەنێن. چونکە هەنگاوی غەڵەت وەکو ئەو وایە کە تۆ نەخۆشێکە چێتە لای پزیشکیەک بۆ نمونە گورچیلەی یەشیە، بەڵام ئەوەڵێ تۆ کێشەی فەقەراتت هەیە، لەبەرەوەی ئازارەکان ڕەنگە نزیک بێ لە یەکەوە، ڕەنگە 3 مانگ 4 مانگ 6 مانگ بە چارەسەری فەقەرات بەسەر ببێ، بەڵام کێشەی ئەو گورچیلەکەی کە بەردی هەیە ڕەنگە خراپ بێت. بۆیە لێرەش بە هەمان شێوە ئەگەر تۆم هات و مناڵەکە دەستنیشانێکی هەڵەکرا، دایک و باوکەکە سەرقاڵە بن ئەگەڕن بە دوای چارەسەری ئەو حاڵەتە، بەڵام ڕەنگە لە واقع کێشەیەکی کێ هەبێ. ئەمانە هەمووی حاڵەتەکان تێکەڵبوونیان هەیە. باشتر وایە کەسی پسپۆر بیبینێ، باشتر وایە زوو بڕیار نەدرێت، باشتر وایە ئێستا لە کوردستانە من زۆر جارەڵێم ئێمە گرنگەوەی چی بکەین، نەک مناڵەکە چیەتی، کە ئێمە چیەتی زۆر گرنگە بۆ ئێمە بزانین لەکوێ دەست پێکەین، بەڵام گرنگ لەوایە لە پێوانە و هەرسەنگان و دەستنیشانکردنا ئەوەیە کە حاڵەتی مناڵەکە دیارێکرا، ئەبێ ڕێژەکەشی دیاری بکرێ، باشە بن ئەو باسی لە ئیکەم لە کتێبەکە باسی جیهانیەکە کەم شێوازە جیهانیەکە. لێرە پرۆسی فێربوونەکە و خۆناغەکان و ئەمانە بۆ ڕوونەکرێتەوە لە کتێبی دواترە هەڵسەنگاندن و پێوانەکردنەکەیەتی هەڵسەنگان توان ئەمە پرۆسەیەکی گشتیە، پرۆسێکی گشتیە بێ بۆ هەموو مناڵی خاوەن کردەوە. لە کێشە و گرفتی فێربوون لە لای مناڵ، ئێمە مناڵ لە تەمەنێکی دیاریکراوە چێتە قوتابخانە یاخود لە باخچەی مناڵان ئەوە تر ئامادەکرێت. مناڵەکەم بیرکۆڵە زۆر شت وەرناگرێ، هەستەکەی خاوە لە وەرگرتنا خۆی کتێبی ئێمە وەکو باسم کرد، ئێمە بۆشایەکی گەورەمان هەیە لە بواری کتێبی سەرچاوی کوردی بە زمانی دایک لە بۆ خوێندکاران، ینی چەند حاڵەتێکمان هەیە، ئۆتیزمە، مثلەن کێشەی فێربوونە، مناڵانی فرەجوڵەیە، ئەوانی کە کێشەی ڕەفتاریان هەیە، ئەوانی کە کێشەی قسەکردنیان هەیە، ئەمانە کۆمەڵە سەرچاوان کە من مەجموعەیەکی باشی ئیشم لەسەر کردو و هەندێکی ماوە لە ئایندە ئینشەڵڵا ئیشی لەسەرەکەم. کێشە و گرفتی فێربوون یاخود شڵژانی فێربوون کە هەندێکمان وان ناوی ئەبین، ئەمە ئەو مناڵانە ئەگرێتەوە کە لە سیستەمی فێربوونی قوتابخانەیە توانای فێربوونیان نییە وەکو مناڵەکانیکە. دوو لایەنمان هەیە، لایەنی سەرەکیەکەی ئەوەیە کە کێشە و گرفتیان لە لایەنەکانی پێش ئەکادمی هەیە، قسەکردنە، ئاگابوونە، هۆشداریە، ناسینەوەی ڕەنگەکانە، پەیوەندیکردنە، کۆمەڵی لایەن هەیە. ئەم مناڵانە ڕەنگە طبعاً زۆربەی ئەو مناڵانە کە کێشەی ژیریان هەیە کە ئۆتیزمن ڕاستەوخۆ کێشەی فێربوونیان بۆ دروست دەبێت، بەڵام هەندێک مناڵمان هەیە کێشیان لەم لایەنانە هەیە، کێشیان لە لایەنی دووهەم بۆ دروستە بێت، لە نووسینە، لە خوێندنەوە، لە فێربوونی پیتەکانە، لە ژمارەکانە، لە لەبەرکردنە، لە وەڵامدانەوەیە. ئەمانە هەمووی وا ئەکات ئەم مناڵە لە ناو سیستەمی پەروەردەیە لە خوێندنە نەتوانێت وەکو مناڵێکی ئاسایی مەرجین لە هەموو لایەنەکانە کێشەیە بە ڕەنگە مناڵمان هەبێت لە بیرکاریە زۆر زیرەک بێ، بەڵام کێشەی خوێندنەوەی هەبێ، کێشەی حنجەکردنی هەبێ، کێشەی لەبەرکردنی هەبێ، کێشەی وەڵامدانەوەی هەبێ، ڕەنگە دەرخی کردووە لە ماڵ باش هەموو، بەڵام کاتێک مامۆستا لێ پرسیار نەتوانێت وەڵامی پرسیارەکەی باتەوە. ئەمانە وای لێکات ئەم کێشە و گرفتانە کێشە و گرفتی ڕەفتاری بۆ دروست بێ، لەناو پۆلەکە جوڵەی زۆرە بێ، کتێبەکانی ونەکات، کتێبەکانی پەرش و بڵاوە، یعنی وا کات کە مامۆستا لی دوورکرێت یا خود مامۆستا حەز نەکە پرسیاری لێ بکە. بۆیە هەموو ئەو مناڵانی کە کێشەیەکی عەقلیان هەیە، کە کێشەیەکی ژیریان هەیە، کە ئۆتیزمن، کە فرەجوڵن، کێشەی فێربوونیان بۆ دروستە بێ، بەڵام هەندێک مناڵمانی لە ڕووی عەقڵەوە زۆر دروستە، هیچ کێشەیەکی نییە، بەڵام کێشەی فێربوونی هەیە. کێشەی فێربوونەکەش ڕەنگە لە لایەنێک لە لایەنەکانە بێت. باشە کاک ڕەحمان، شتێکی تر هەیە بۆ من زۆر کات ئێمە دایکان و باوکان بە تایبەتر دایکان زۆر بەراوردی مناڵەکەی خۆمان بە مناڵێکی ترەکەین، بۆ نمونە ئەچین بۆ میوانەیەک ئەبینین مناڵێکی هاوتەمەنی مناڵەکەی منە قسە زۆر باشەکە، هەندێک وشە هەیە بە زمانێکی تر فێر بووە، بەڵام سێرەکەی لە مناڵەکەی توانێ ڕاستەوخۆیەک نیشانی پرسیاری گەورە لەسەر مناڵەکەی خۆت دانێڵی دیارە ئەم مناڵەی من تووشێکێک لە گرفتەکان بووە، کێشەیەکی هەیە.
ئەمە بەم شێوازەیە بێ تر دایکان و باوکان ئەم بابەتە بە هەند وەرگن کە ببینن مناڵێکی هاوتەمەنی خۆی زۆر شت فێر بۆ بەڵام ئەمەی تر لاوازەی تر بە هەندی وەرگێ سەرکی ئێمە لە بواری باسیەوەمان کرد لە پێشترا کە ژینگە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە گەشەی مناڵە یعنی ژینگەی دەوڵەمەند کە ژینگەیە بێ من لە هەموو زۆربەی بەرنامەکان کە باسی مناڵی خاوەن پێداویستی تایبەتەکەن باسی ئەو مناڵانگەی کە کێشیان هەیە باس لە ژینگەکەی ژینگە ئێستا بەداخەوە مەسەڵەن زۆربەی خێزانەکان بچووک بووەتەوە تەنها دایک و باوکەکە و مناڵەکەیە دایک و باوکەکەش بە هەندێک ئەرکەوە سەرقاڵن کە ئەگەڕێنەوە تااقەتیان نییە تەکنۆلۆژیا و شاشەکان وای کردووە کە کاتێکی زۆرمان بەسەر بەرین بەبێ ئەوی لەگەڵ مناڵەکانە یاری بکەین بەبێ ئەوی پەیوەندیمان هەبێ لەگەڵ مناڵەکانە تۆ جاری وایە لە ماڵەکە دانیشتووی 3 ساعت لە ماڵەکەی بەڵام 5 دقیقە لەگەڵ مناڵەکە قسەت نەکردووە ئەمانە هەمووی کاریگەریە بەڵام کاتێک ئێمە مەسەن بەراو دەکەین لەو ڕۆی کە بزانین مناڵەکە گرفتێکی هەیە بەڵام ناکرێت چونکە هەموو مناڵێک خۆی بۆ خۆی توانایەکی هەیە هیچ مناڵێک لە هیچ مناڵە ناچێت تەنانەت دوانە لەناو خێزانەکە دوانەیەک هەیە هەردووگیان بە یەک ڕۆژ 1 ساعت لەدایک بوون بەڵام جیاوازن یەکیان زۆر زیرەک یەکیان لاوازترە بۆیە ئەمانە ئەکرێت لەو ڕۆ ئێمە دیقەتی بین کە ئەگەر مناڵەکە گرفتێکی هەبوو بەڵام ناکرێت بڕیار بین کە بینیمان مناڵەکەمان تەمەنی 3 ساڵ لەگەڵ مناڵێکی 3 ساڵە زۆر ئەو مناڵێکی توانایەکی باشی قسەکردنی باشە ڕستەی هەیە پەیوەندی ئەکات پرسیارەکات دێت ئەڕوا بەڵام ئێمە لاوازترە ئەکرێت ئەمە بە هەند وەربگرین بەڵام ناکرێت بەراوتێکین بڵێن بۆ ئەو وایە ئەم وانە ئەبێ ئێمە بزانین هۆکارەکان چین ژینگەکەی ئێمە وەکو ژینگەکەی ئەو دەوڵەمەند بووە ئایا ئەم مناڵی کە تەمەنی 3 ساڵە شاشەی هەیە مۆبایلشت بەکارێنێ یان نەخێر مناڵەکە ئێمە بەکارێنێ و بەکاری نایێنێ ئەو مناڵە لە خێزانەکە 6-7 کەس لەناو ماڵەکە هەیە ئەم تەنها خۆیەتی یاخود ئەم مناڵە کەمترین قسەمان لەگەڵا کردووە یان نەکە نەخێر ڕەنگە ئەم مناڵە کێشەیەکی ژیری هەبێ ڕەنگە فعلەن کێشەیەکی هەبێ بۆیە لێرە ئەکرێت هەنگاوێک بنێت بڕۆی پسپۆرە بیبینێ بەڵام ناکری ئێمە یەکسەر بچنە سەر مۆبایلەکەمان دەستکەنە سێرچکردن بڕوا کە دایکی وا هەیە لە شەوی وا هەبوو مەسەلەن تا سەعات 3 بەس کۆمنت بخوێندوتەوە کە کۆمنت بابەتێکدان ڕا مەسەلەن مقابلەیەکی ئێمەی بینی مەسەلەن باسی بابەتێکم کردووە تا بەیانی چەند کۆمنت نووسراوە خوێندوێتەوە بزانە ئایا مناڵەکەی ئەم کێشەی هەیە ئەو کێشەی هەیە ئێمە لە بوارەکە ئەڵێ زۆر جار کە خێزان درک بەوەکە کە مناڵەکەی کێشەیەکی هەیە بە کۆمەڵی قۆناغەتی ئەپەڕێ یەکێک لەو قۆناغانە بەتەواوە کاک ڕەحمان دەرکی خێزان لە دەستنیشانکردنی ئەو گرفتانە مهمە بێگومان خێزان ڕۆلی سەرەکی بینە لە پێوانە و هەڵسەنگانەکە بڵێ یەکێک لەو شتانی کە گرنگە بەڵام خێزانێکی وریا خێزانێکی وشیار نابی عاتیفە بەکاربێنێ کە هەندێک پرسیاری لەکەی پرسیارەکان بە پێشەوانە و جواب نایەتەوە چۆجاری وای دایکەکە دڵی نایە کاڵی مناڵەکە دەڵێ بەڵێ مناڵەکەم قسەکە کاتێکدان شلەگەڵ سەرکە مناڵەکە وەڵام نایەتەوە ڕەنگە کۆمەڵی وشەی هەبێ بەڵام ئێستا بەگشتی تەکنۆلۆژیا و شاشەکان کاریگەریکی زۆر خراپی هەیە لەسەر مناڵ وای کردووە کە مناڵ بەبێ زمانی مەسەن ئێستا من باسی لەوەکەم کاڵێم سەرچاوی کوردیمان پێویستە زۆربەی ینی خوێندکارەکان خوێندکاری وامان هەیە لە هەموو بەشەکانە جگە لە زمانی کوردیەک زمانی کە نازانێت و هەشتمانە ئەنگلیزیەکەی هەیە بەڵام ئەنگلیزیەکەی ئەوە نییە کە توان پشتی پێ ببەستین و بەداخەوە لە دوای ڕاپەڕین و ساڵانی دواتر زمانی عەرەبیمان پشتگوێ خست کە یەکێکە لە زمان عالەمیەکان کە پێویستەکە ئێمە ئیشی لەسەر بکەین بیزانن بەڵام لێرە سیرەکەی مناڵەکە دایک و باوکە گرت لیان خۆشە کە مناڵەکان بەنگلیزی قسەکە ئەڵێ مناڵەکەم وڵا کوردی نازانێت بەنگلیزی قسەکە بەڵام ئەوە زۆر زەرەرە بۆ لەبەروی مناڵ تا 5 ساڵی پێویستەکە زمانی دایک پێر بێت ئەگەر تۆ بچێتە شوێنێکەوە کە و نتوانێت بە کوردی داوای ئاو بکات بەس هەبیانی بە من بەنگلیزی داوە کە من نەیزانم ناتوانم پەیوەندی لەگەڵا دروست کەمە چێتە ناو مناڵانی کە و کێشەی بۆ دروستە بێ بۆیە ڕۆڵی دایک و باوک لێرە ئەوەیە کە زوو درک بە کێشەی مناڵەکە بکەن خەمی بخۆن بەڵام خۆیان سەرقاڵ نەکەن بە دوای گەڕان بەگوە دووە کۆمەڵی سەرچاوەیە یاخود زانیاریە و دواتر وایان لێدێت ئەگەڕن بە دوای چارەسەرە یعنی سێرەکەی مناڵەکە تەمەنی بوو بە 5 ساڵ ئەمێش تارەگەڕێ بە دوای چارەسەرە هەمووی لە تەمەنی مناڵەکە باشە کاک ڕەحمان ئەو مناڵانەی کە کێشیان هەیە بۆ نمونە ئۆتیزمیان هەیە فرەجوڵان یاخود هەر کێشەیەکی ژیری تریان هەیە ئەمە بەتەنها ئەمە پەیوەندی بە ژینگەی خێزانەکە و زۆر بەکارهێنانی ئامێرە زیرەکەکانەوە هەیە یاخود نەخێر بۆ ماوەیش کاریگەری هەیە بۆ نمونە لە خێزانەکان یان کەسێکە بۆ ئۆتیزم بووە کەسێکە بۆ فرەجوڵە بوو ئەمانە بووی ماوەتەوە ئەمەیان چۆنە هەموو حاڵەتەکان طبعا ئێمە باسەوەگەن مەسەن کێشە و گەری فێربوون کە زۆر زیادی کردو لە قوتابخانەکان یەکێک لە هۆکارەکان سیستەمی خوێندنە پرۆگرامەکانە کە مناڵێک دروست دەکات کە توانای عەقڵەکەی لەگەڵ ئەو پرۆگرامان نەگونجێت بەڵام لە هەموو حاڵەتە عەقڵەکانە هیچ حاڵەتێکمان نییە مثلا ئایپاد بیکە بۆ حاڵەتە یا مۆبایل و ئایپاد و شتانی بیکە بۆ حاڵەتە شاشە بەڵام ئەمە بۆ ماوە دەورە بینێ
ژینگە دەورە بینێ خواردن و کاتی مناڵەکە لە سکی دایکە دەورە بینێ کاتی لە دایک بوون دەورە بینێ ئەمانە هەمووی هۆکارن بەڵام 100% ناتوانین بڵێن هۆکارەکە چکە گەر هۆکارەکە 100% دەستنیشان کرا کار لەسەر چارەسەرەکەی ئەکرێت توانین کاری لەسەرکەن بەڵام هەموو ئەو حاڵەتانی کە هەیە ژینگە ئەگەری هەیە قورسی کات ئاڵۆزی کات و ئەگەرشی هەیە سووکی کاتەوە بۆی ئێمە کە مناڵێک هاتنەوە خێزانەوە ئۆتیزم بوو لە سێ ساڵیاتەوە و دەستنیشان کرا کە ئۆتیزمە بەڵام پشتگوێمان خست شاشەمان نیایە مۆبایل و ئایپات و شتی بەبەردەستەوە بوو تەلەڤیزیۆنێکی بەبەردەوام ئیش کات ژوورێکی تایبەتی هەیە ڕاهێنانی پێ نەکەین نەیبێنە سنتەرێک نەبڵێن لای پسپۆرێک بە هەموو جۆرە خواردنەکانی دەرەوە چپس و پسکیت ئەو خواردنانە بخوا مناڵێکی قەڵەو بێت مناڵێک بێت کێشەی هەستیاری هەبێ کاری لەسەر نەکەین بێگومان قورسترە بێت بێگومان ساڵ بە ساڵ حاڵەتەکە قورسترە بێت بەڵام کە زوو درکمان بەوە کرد کە مناڵەکە کێشەی هەیە هەستمان کرد کەیتر لەوێ دەستمان پێ کرد و دەستمان بەڕاهێنان کرد و ژینگەیەکمان بۆ دروستکانی خێزان وا هەیە لە ماڵەکەی خۆیان بۆ نمونە ئەزانێت جۆرە خواردنێک کە من لەگەڵ ساڵێ بە تاوەتی درکی پێکرێت و دەرەکەی بۆی کە سێ ساڵی تر بێ مناڵەکە دەستنیشان بکرێت چکە سێ ساڵی تر تاوە مناڵە بێ لە ڕووی زمانەوە ڕستەی هەبێ بێت توانای پەیوەندی بێ وەڵامدانەوە هەبێ قسەکردنی هەبێ لەگەڵ مناڵە یاری بکات کۆمەڵی لایەنی هەیە بەڵام جاری وا هەیە خێزان بۆ نمونە لەناو ماڵەکەیە ئەزانێت بۆ نمونە مناڵەکەی بە جۆرە خواردنێک تێکەچێت ئەم خواردنانە من لەگەڵ ئەوانی مەسلەی خواردن شتێک نییە بتوانین لە خۆمان و بڕیار بێنە بە پشکنینێکی تەواوی بۆ بکرێت پاشان بڕیار بێت بەڵام مناڵمان هەیە کە ئەکەوێت بە عەرزەکە بە 4 کەس هەڵناگیرێ ئەوەندە قەڵەو بووە چپزەخوا پسکیتەخوا بۆ نمونە خواردنەکانی دوکانە خوارد ئەم خواردنانە هەم جوڵەی زۆری ئەداتێ تاقەیەکی زۆری ئەداتێ هەم لەگەڵ ئەوەیشا کە مناڵەکە قڵەو ئەبێت کە خواردنەکان ئەمێنێتەوە ئەگەر هەیە مادەیەکی ژەهراوی خراپی بۆ دروستکە کە کاریگەری لەسەر مێشکی هەبێ یعنی وەکو وەڵامێک ژینگە ئەگەری هەیە حاڵەتەکان قورستر بکە بەڵام هیچ کاتێک ژینگە نابێتە ئەوەی کە مناڵێکی ئۆتیزم دروستکات بەڵام بەتایبەت مەسەلەی قسەکردن و دواکەوتنی قسە ژینگە بۆی هەیە هۆکارێک ڕەحمان عەلی نووسەر و شارزە لە ئۆتیزم و گرفتە ژیریەکان زۆر سپاس بام دەست خۆش بە کاک ڕەحمان سپاس بۆ زانیاریەکانت کە چەندین ساڵە خزمەت بەم بوارە زۆر پرسیاری تر ما بوو قسەی لەسەرکەین بەڵامی تر کاتی پرۆگرامەکەرەوە نەبوو ئینشاڵڵا بۆ دەرفەتێکی تر دووبارە سواز بۆتەوە خۆشویستانی